لە ماوەی نزیکەی 4 مانگی دوای مردنی ژینا ئەمینی ناوەندی مافەکانی مرۆڤ لە ئێران باس لە زیندانیکردنی ناڕەوای زیاتر لە 18,000 خۆپیشاندەر و زیاتر لە 500 کوشتنی سزادراوی حکوومەت دەکاتن لە نێویاندا لە ناویاندا لە سێدەرەدانی بربەریانە لە پێش چاوی خەڵک. ئەمە بەگوتەی ئەو ڕێکخراوە. لە نێو ئەو زیندانیانەش کە ڕوبەڕووی ئەگەری لە سێدەرەدان دەبنەوە پزیشک، ڕۆژنامەنووس، وەرزشوان، ئەکتەر، شاعر، هونەرمەندیش هەیە. ئەمانە بە فەسادی لەسەر زەوی تۆمەتبار کراون تاوانێکە حکمی لە سێدەرەدانی لەسرە. بۆ باسکردنی بارودۆخی ناو ئێران میوانداری ئاڵا ڕێیانی ئەکتەری کوردی دانیشتووی وڵاتی سوید دەکەین. ئاڵاخان ئەم کاتت باش پێش هەموو شتێک حەزم کرد بزانم یعنی لە ڕێکخراوەکانی نەتەوەیی لە جیهانە کە ڕووناکی دەخنە سەر دەستگیرکردنەکان و ئەشکەرەکردی ناوەکانی ئەم خەڵکانە یارمەتی ئەدا کە ڕژێمی ئێران پەشیمان بێ تا ڕادەیەک وانەکە کە لە ناویان بباتن بەبێ ئەوەی خەڵک ئاگادار بێ؟ پێم وایە تەئسیرێکی زۆری هەیە کە ئەو نێوانە بڵاو دەبنەوە. کامپین ساز دەکرێت لەسەر سوشل میدیا، لەسەر کاناڵەکانی تویتر و ئینستاگرام و ئەوانە هاشتاگ ساز دەکرێت، ڤیدیۆ کلیپ و هەتا گەر مەسەلەن وێنە هەیە لەسەر ئەو کەسانە واژ دەکا کە خەڵکی کە کورد نین و فارس و ئێرانیش نین دەتوانن بۆیان زۆر هاسانترە پەیوەندێکیان هەبێ لەگەڵ ئەو کەسانە. فەرق دەکا بەڵام بەداخەوە ئێران ڕەژیمێکیشە کە هەرچی بێوێ دەیکا بۆیە ئەمە قەت نازانین. باشە ئاڵاخان قەیناکە، بەڵام زۆربەی ئەو خەڵکانەی کە دەست بەسەرن ناسنەمای وڵاتانی تریان هەیە بوون منە بە ئەسڵ ئێرانین، بەڵام لە خەبەرەکە هەواڵەکاندا ئەوڕۆ ئێرانی کە حکمی لە سەدەرەدان لەسەدراوە، یعنی ئەبێ ئەو وڵاتانە چی بکەن؟ بڵێ وایە تێکەڵاوە بە زۆربەیان هەر خەڵکی ئێرانن. ئەوەش بەڕاستی شێوەیەکە بۆ ئێران کە ئەو جوڵانەوە ئەو شۆڕشە بکوژێ و ئەو کەسانەی کە ڕۆشنبیرن کە ئایندێکی ئەو کۆمەلگایەن و ئەو وڵاتن ئەوانە لە بین ببە و تەواوی دنیا ئەرکی ئەوەی لەسەر شانیە کە شتێک بکە کە فشار بۆ ئێران بێنێ بە هەر شێوەیەکی بێ. یەکێک لە هاسانترین شتەکان ئەوەیە و سفارەتانە دەبێت داخرێن. ئەسڵەن ئێران نابێ پەیوەندیت لەگەڵی هەبێ، دەبێت زۆر زۆر بە توندی نیشانی بدەیت بە ئەمەل نەک بە قسە. ئاڵاخان جەنابەت هونەرمەندی و ئەکتەرێکی شانۆ و سینەماشی، یعنی وەک هونەرمەندێک چەندێک پێدەچێت تا ئەم واقعی ئێستای ئێران ببێ بە ناوەڕۆکی کارێکی هونەری ناودار وەکو سینەمایان شانۆ؟ بەڵێ وڵی لە بواری هونەری بەڕاستی زۆر کەس کاری کردووە. ئەمە سامان یاسینمان هەیە راپەر کە ئێستا حکمی ئەعدامی لەسرە گۆرانی لەسەر ئەو شتانە دەڵێ ڕاپ لەسەر ئەو شتانە دەکا. لە دەرەوەی وڵات کەسمان وەکو نەوید زەردی هەیە، پێدرام شەهلایی هەیە، گۆرانی بێژ هەن کە گۆرانی ساز دەکەن و لەسەر شقامەکان و لەسەر مەیدان ئەو گۆرانیانە دەکوترێنەوە. شانۆ گەمێک سەخترە بەڕاستی، بەڵام موژگانی کاوسیمان هەیە کە هەتا دزای زیندانی دراوەتێ بەس کورتە فیلم و دۆکیومنتەری ساز کردو لەسەر زبانی دایکی کوردی. یعنی بەردەوام ئەو شتانە پێش ئەو شۆڕشەکراون و ئێستاش دەکرێن. ئاڵاخان پێشەوەی پرسیار لە جناب بکەم لەسەر کورد و چۆن خۆیان ڕێک بێخن یان پارتە سیاسەکان چی بکەن چی نەکەن. ئەمویست پێ بڵێم ئایا پێت وایە کە شۆڕەشی ژنان لە ئێرانە گۆڕانکارێکی بەدیهێناوە؟ ئەو شۆڕشە جارێ هەر بەردەوامە بەڕاستی. شۆڕشێکە وایە بە سیمبۆلی ژنێک کتێکی کورد دەستی پێکرد، بەڵام ئەو شۆڕشە شۆڕشی تەواوی گەلانە، شۆڕشی گەلی کووردە، شۆڕشی هەموو کەسێکە. بەس ژین ژیان ئازادی وای کردو کە
چوارچێوەکە و قالبەکە بۆتە مەسلەیەکی کە بەڕاستی ژن لە قالبەکەیدایە لە دڵەکەیدایە بەس هەر بەردەوام و هەر دەبێ بەردەوامیش بێ. باشە ئەبێ کورد لە دیاسپۆرا چۆن خۆیان ڕێک بێخن و چ داواکاریەک بکەن لەم گۆڕانکاریانەدا؟ ئەمن پێم وایە ئێمە وە کورد دەبێ یەک بگرین، دەبێ پێکەوە هاوکاری بکەین هەم ئەوانەی لە ناو حیزبەکاندان و ئێمەی کە لە دەرەوەی حیزبداین دەبێ پێکەوە دانیشین بۆ خۆمان لە دەرەوەی فارس و ئێرانی باسی وە بکەین ئێمە چمان دەوێ وەک کورد چ ئایندێکمان دەوێ ئایا لە دەرەوەی قالبی ئێران بێ یان لە ناو قالبی ئێران بێ و ئەو شتانە دەبێ ئێستا باس بکەین نەک دوایە. دەبێ زۆر گرینگە یعنی کاتی ئێستا خۆشتانە پێش ئەوەی کە وەکو ئەکتەر چالاک بیتۆ نووسین بە زمانی ئینگلیزی بە سویدی بە کوردیت هەبوو یان ڕنگدانەوەی ئەو نووسینانە لە ناو ئێراندا لە ناو کوردەکاندا چۆن بوو؟ بەڵێ وڵای زۆر باش بۆ زۆر کەس پەیوەندی گرتووە بە تایبەت چونکە ئەو شتانە بە ئینگلیسیش دەنووسرێن کە پەیامەکانی مە دەبێ ئەمە بۆ دنیای باس بکەین دەبێ بیهێنینە سەر ئاستێکی کە بەڕاستی دنیا و وڵاتانی UN و سازمانی UN لەسەر شانی خۆی دابنێ کە مەسەلەی کورد دەبێ حەل کرێ ئەوە شتێک نییە هەر لەسەر شانی ئێمە دابێ. خانم ئاڵا ڕەیانی ئەکتەری کورد دانیشتووی سوید زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. زۆر سپاس.